بینەرانی ئازیز و خۆشەویست سڵاوی خۆی گەورەتان لێبێت بۆ بەرنامەی ئەو جارەی دەواازەی ڕەسەن سەردانی شارۆچکەی سەرچاوەمان کرد. شارۆچکەی سەرچاوە شوێنێکی دڵگیر دڵڕفێن خزم دۆست ئێمەش پێمان باش بوو بەرنامەی ئەو جارەی دەواازەی ڕەسەن تایبەتکەن لەگەڵ شارۆچکەی سەرچاوە لەگەڵماندا بن چاوتان لەسەر ڕەسەن تیڤی بێ دەچینە ناو شارۆچکەکە. بینەرانی ئازیز و خۆشەویست هەر لە ناو شارۆچکەی سەرچاوە شوێنێکی گەشتیاری لێیە. شوێنەکە شوێنی بووک و زاوایە، یعنی شتە فۆنکلۆریەکان و ڕەسەنایەتەکانی لێیە، خێمەی لێیە، یاری جوان جوانی لێیە، خەڵکی سەرچاوە و خەڵکی دەوروبەری سەرچاوە سەردانی ئەو گەشتیاری ئەکەن کە پێی ئەڵێن گەشتیاری حاجی تاهیر. ئێمەش پێیمان باش بوو بچین هەندێک خۆشەویستان لەوێن دەر تقریباً ئەو ڕۆژی جمعایە پێنج بووشی لێیە لەگەڵماندا من دەچینە لای ئەو خۆشەویستە. کاکە جان ئەو کاتت باش. هەموو کاتێکت باش بە ڕێزی زۆر سپاس. تۆ باشی؟ مەمنون زۆر سپاس. لە شوێ ڕاهاتووی؟ گیان وەڵای من لە پیرەمەگرونەوە هاتووین. با قوربان زۆر سپاس. هەرچی حاجی پێ کووە؟ وەڵای شتێکی خۆشە و پارکێکی خۆشە، جوانە، سوو شتێکی جوانی هەیە و دڕفێنە بەڕاستی. یعنی شوێنەکەی شوێنێکی ئەمین و دڵڕفێن و خۆشە. شوێنێکی ئەمین و یعنی دیارە شوێنەکەی بەتەعشی شوێنێکی خۆش و دیارە. ئەمگۆ بۆ بووچێ هاتینە یان هەر بۆ سەفرەی هاتینە؟ وەڵا بۆ بووکی هاتین. ئارە وەڵا. لە شوێ ڕادێ؟ وەڵا لە چوار قورنەوە. لە چوار قورنەوە. ئارە وەڵا. فەیسبووک کەسەکانتان لێرەیە؟ بەڵە بەڵە. دەست و چاوتان خۆش زۆر بەخێرە با قوربانم بە ڕێزی خۆشەویستی خۆشحاڵ بووم. برای گەورەی بەڕێز. کاکە بەخێر بێ. سپاس. ئێوەش بەخێر بێن. حاڵ ئەحواڵت چۆنە؟ وەڵا باشن سپاس. بەخێر بێن سەرچاو. لە کوێ ڕاهاتی؟ وەڵا لە عەجەوە. لە عەجەوە. بەڵێ. پارچی حاجی پێ کووە؟ وەڵای زۆر باشە. خزمەتگوزارێکی باشەوە بۆ خزمەتگوزارێکی باشە ونێ بۆ مەتیقەکەی ئیسفادەی هەیە. بەڵێ. ئارە وەڵا زۆر باشە لەخوا بەزانێ. دەستیان خۆش بێ. ئێرە ئەوەی تێدا نیە بەرە ینی حەفلە و ئەو شتانەی تێدا نینە؟ نا حەفلەی تێدا نیە. تیپی مۆزیقا و نێرگەلە و ئەو شتانە مەمنوعە. ئەو شتانە مەمنوعە. ئەو جار ئەو شتانەی کردووە بۆ خەڵکی زۆر باشە.
پارەی بەڵام کەم ئەوەی بڵێ نانوشت بخۆ لێرە بە پارەدا ئێستا دی بە بەلاشە ئێساەوەی دێەوەی ئەشیاکانی خۆی دینی لەدانیشی بە ئیسراحەت بخۆی زەوەشی وەرەگری بەڵە بەڵێ ئەوە بێ پارەیە بێ پارەیە بەڵێ بێ پارێت پێتان پرۆژەی باشە لە سەرچاوی لەکوێ لە هەموو شوێنەکان مەبزان ڕوویتەکەن وڵات دێن لە زۆرەوە دێن لە زۆر شوێنانەوە هەرەوەڵا دەستیان خۆش بێ حیبینە جوانە مام عازی السلام عليكم سلام بخيري حاڵ وحوار چۆنە لو خوای بەزیێت بێ لە شوێ ڕاتی لە عازاوە ڕاتێ توش ئەرێوە ڕێی بەخێرەی سەلامەت بێ ئەو پارکەت پێ کووە یعنی جێەکەی منتیقەی کووە پێت کووە پارچی عازتایی باشە خۆشە خۆش خۆشە زەوەشی خۆشە ونیا هەیە منە شوێنی ئیسراحەت و هەموو شتە تێدایە خوای برام وڵای هەموو شتێکی لەگەڵە هەموو شتێکی لەگەڵە بەس تیپی مۆزیقا ئەو شتانەی دەگەردانینە لەبەرەوەی باشە خەڵک ڕوویتەیە کاتوانی بە عالیش بێ سەردانی بکەی وایە نمونەی زۆر بکە عازی دەست و چاوی خۆش بە پرۆژێکی جوانی لەسەر و چاویاکەی هیوادارم لە هەموو شوێنەکان ڕووی بکەن ونیا وڵای داوا سەلامەت دەیەکی دێزە دێن لە هەموو شوێنێکی دێنی هەرێوە یعنی ئیسفادەی چاک بە منتیقەکەی یەگەینی لەخوای بەزیێت دەست و چاوت خۆش بێ عادی چاوت ماچەکەم سەلامەت بێ دەست خۆش بێ دەست خۆش بێ بینەرانی ئازیز و خۆشەویست هەر لە پارچی عازی تاهیر سەدانی ئەو عالیەکەین زۆر بە جوانی دانیشین مەدرسێکی خۆشیان هەیە السلام عليكم سلام بخير حال وأحوالك شلون؟ بخير باشي دنگو باس سلامتي وزت كوا بخير سرتاو يا خوا باش بي بخيرين باشي عازي تاير في كوا والله امن اليرا زور سپاسی عاجی تاهری دەکەم چکۆ ئەو مڵکانە هەموو ئیخزمی بۆلیان و ئاکۆیان بووە ئەو مڵکایەتە زۆر سپاسی دەکەم ئێستا خەڵکەشی زۆر هاتووە لێرە ئیسراحەت دەکا لێرە ڕادەبێت لێرە دادەنیشی لە پارچی عازی تاهری ئەگەر بێت و عایلیش بێ ئێرە گونجاوە لەبەرەوەی حەفلە و ئەو شتانەی تێدا نینە وڵا جێی خەڵکەشی جەماوەشی زۆر لە بۆ خۆ دێ ئێواران لێرە ژیان بەسە دەبا بەڕاستی سپاسی دەکەم شوێنێکی زۆر خۆشە بەخێراتنی گۆش دەکەم ڕێوەڵای پێخۆش عاڵمە و پێسەر بڵندیشم کە کاک عازی تاهری خزمەتی خۆن شوێنێکی ئەوەی هەیە دەستخۆشی لەکە نێمەش دەستخۆشی لەکەین هیوادارین لەسەر ئاوەشی جوانی هەیە سروشتێکی جوانی هەیە هەر زێنێتە پرۆژین لێ بکەین داوای دەسەڵاتداران و داوا لە دەوڵەمەندانەکەین وەکو عازی تاهیر بتوانین پرۆژه لە سەدەی سەرچاوی بکەن چکە سەرچاو شوێنێکی دڵگیر و بە ئاوە منتیقەی سروشتێکی جوانیە هەیە حەقوایە بەڕاستی تێبرێم ئاوڕێک لە سەدەی سەرچاو بدرێتەوە جا چ بە دەوڵەمەند چ بە حکوومەت چ بە دەستەڵاتدار بە هەموو شێوەیەکی هەوڵدەن پرۆژەیەک لەسەر سەدەی بکەن و پرۆژەکاری دیکەشی بەدوودابین بۆی خەڵکی سەرچاوی استفادە لێ بکە و دەوروبەرەکەشی استفادە لێ بکە وڵایجا من هەر ئەلێرەوە بە خۆشحاڵ دەزانم کە گوهاتن بە خێراتنی کەناڵی ڕەسەنیش دەکەم بەزە من بەڕاستی 2 ساڵە لای ژێری سەدەی بەڕاستی ڕخنەشی زۆرم هەیە وڵی حەقا حکومەت ئێرە چاکە ئەگە حکومەتی چانەکە بڵێمێکی وەک کاک زاهری کاک تاهیر و ئەوانە کەسێک پولدارە پاریان هەیە ئەو شوێنانە حەقە کە پڕی جوانی لێ بکەن دامن ئەو شوێنی کڕوبار پێدا دێ حەقا ئەو بەر ئەوبەر شوێنی گەشتیارێکی زۆرە کاکە بڵا سێبەری نییە خدەماتی نییە بەڕاستی حەقا حکومەت ئاوڕێکی لێ بداتەوە شوێنێکی زۆر خۆشە لە ناو پارچی ئەگەر بەخۆش خواردنەکەی خۆت بینی ئێرە هەر شوێنەکە بەلاشە وە وڵی بەڕاستی ئەگەر بێت و خواردنیش نینی بە عیلی بێ ئێرە هەموو شتەشی تێدایە خواردنەکانی هەموو شتەشی تێدا وڵی شوێنێکی خۆشە وڵی سپاسی دەکەم وڵی مەمنونیشم مەمنونی عاجی زاهری مەکە ئەو شوێنە هەیە و دابینی کردووە ئێواران خەڵکیی وەکەمە دێ لێ دادەنیشێ عالم دە ئیسراحەت لێ دەکا ئەو شتانەشی لێ ناخورێتەوە یعنی تیپی مۆزیقا ئەو شتانەشی تێدا نییە لەبەرەوەی خەڵک هەموو عیلی ئەتوانی بێت لە بۆش خێرەی عزیمی دەگاتێ کاکە ئەو خەڵکە بێ پارە دێ لێرە دادەنیشی هەموو کەس شتەی ناکە ڕاستی هەموو کەس شتەی ناکە بە خودای ڕاستی پیاوەتیە بۆەوەی ڕاستی خێریشی دەگاتێ وڵی دەستگەڵانە پرۆژەی دیکەشی هەر لە سەر و چاوەیە کردینەوە دەزانم خۆش دەکەم جادە و بان و شتەکان و دەسوساوی خۆشبی هیوادارین خەڵکانی دیکەوانێ خەڵکی چاو لەوام بکەن بەس ئەمن ئەو شوێنەی لە سەدەی بەرەو خوارێ دوو پارچە عردی ئەو ئەوبەر شوێنێکی زۆر خۆشە حەقا ئەوە خدەماتی لێ بکرێ بۆ ڕێ ئاوی ڕابکشرێتێ وەکو سێبەر و شوێنی ئیسراحەتی خەڵکی لێ دروست بکرێت بەخێرات تو دەکەم سەرچاوان خۆشبی دەستچاوان بەخێر السلام عليكم. السلام عليكم. زوج بخير. إن شاء الله. روجك تهلا إن شاء الله. أو روجك بيت كوا. روجك خوش. روجك خوش. أنا والله.
بووکە خان پیرۆز سلام خوارم سلامت بخوا سلام زۆر سپاس ڕۆژێکی مێژویە بۆیەوە ساڵتا سريان وبايجير من بويتي دقري جانجان بسيد كان جير من بويتي دقري جانجان بسيد كان جير ساويت قنا يا قن زوان جان لمباق مرميك يا ساويت قنا يا قن زوان جان لمباق مرميك غاري ماك صبر هي بعد زلي وصلوا هنا نوا نيوري والله وسرقوا درجة مستيلو أبتدي تعلم هنا لوز كانت هنا لوز كان هنا بله هذه لو مانجا مانجا وش تليرنيا يا نار تقاراني والله ليري مانجا لا كندرة ولا جوي هذه هو كليل كليلي قيم نكره قيم نكرة نعم. هذه لبر أوي لبر دزي وشتيوا باشني قيم نكرة كرة زيلة من فقيرك خوانيا خوش فرلا يدنا خوي بس زاد ليرة دزي كم فرم برو خرجي إيشي بمن سيم وين ما مستعمرة إيه أو ولا أو عم بهالرجال تبع شو كنت شاندمي ما مستعمرة جوي بره بعدك شاندمي تريكاش لا أنا سرير الركا جرمانك ما مستعمرة كده مرام ما شاء الله عندي قالب سوكة هلا وسرير وسرير غاردة داو أو شتي يا بقول باندم كروز حمشتم سوان متشي ونعنو هذه ما قال لي لنا بجوز اللي جوري ها هذه كنا تنادينا قارنة والله كرة سوان مخول بيفرش مايش بازار كني بنا بازار كني بناس كوري نبي هاي أرجو كده نبوه بدي كوغران نبو بلا فقير قرة سريب خدنا كمقصد ده كاو على فوشتي وفزام زورا قرام بو عم قاب بخير كدري بس احمدني كرة بري والله أو تيسا حود فدا كام كرينا بسيها ساري بخاطرنا عاود فرد بس يزاري كلنا بري والله يا ربي قارص كده ربي سلامة دي كاكا هذه اتو دي لو دوشيني أري والله. يعني لما يعني بس نا والله ليرنا حمرو شو دبي هاتو شيء كده أري والله خوي قالب سوشي واخوي قالب سوشي كوزا سبين كاكا بخوي جني قديم اها سنديان فرق هذا قال استا هي استاكونا دبي أهوبي دبي هو قالب سوشي ادي العنا كنا العنا خيدانينا كوري استاكونا استا حتى ايش استا على من باز زار ديما هورو بس مو جني كوزن بناش كوري نبي ما بدرجنا استا شي ساقدين العن بخواتها العانة هم يشنخ دي استاورو جمعه ومالات وشتي هم اشتكت دام زران دي بري بخوي لكن جني ولا سعسان ده هستا والله لسفاري جماعات ديكش أو هيك ده شيرين خيدا انا بقى مالها ناس أري والله بخوي كاكا همو هو شيء تشي هو قالب قلان و كرة إيشي بخدمتي إيشي ميداني كان خدمتي أنا كانوا لوي خوانيا بدي خدمة كارين يعني بخوتها العان يقدم ربنا العان كرة يا ما كان يقدم سن ماندي بندق كرة ما بياو ماينا كسي داشي بخوا بياونا ماين عشاشي أو برانا والله بياونا ماين والله إنه من دار مخيو كدينا ميدي من داس بلانتي ونانا إيساش ربي ميردان حبوا أفعزام وليك أنا بخوي بابا وانيا بخوي زلفك يا وهالي هيتي باش ده نار رازيش هيساش خايدنينا لبياو اولو كان يبكن باشا بخدمة لوي كرة خوانيا بعد كانوا كنت دارشي توزع شيء صار مش كان تاب كانوا بزانن أكونا داخل لنا قرنا العان بكت دار نشام نويري. اجيرين نويري. لنا قرنا نويري والله ما مسابق وايد نويري اخوي نويري والله نويري وتري وشونك نوداني تسبكين باشا بعاقل لو في عن ريو شنو شان نوداني خوي شي كرك بخيرات من بخيرات كرة خو خيرات نما خيرات تي وامنيا كرة ناع والله ذات هذا في خيرات ابن
باشە ئەلعان قەدیم هەموو جارێکەوەیان گوت بە ئاگات لە لانچێ بێت هاتم ئەوەی دۆشم چیان لێ ئەکردن کوڕەچیان لێکردن گۆپال بەدارێ بوو لە تەپڕ سەریانەدان ئەوە نەبوو وەچی ئەلعان کوڕە نەوەڵڵە ئەلعانەگە برێ لامچی بژینە دەبی مەمنونیش ببرێ لانچەشی دۆژین کوڕە بەخوای نۆما بەخێو کردینە خوا دەیزانی دەستیان نەکردە لانچێت وە ڕاستە ئەو ئێستا ئەوە بینە باشە ئەتو لە تەمەنی چەندی مێردت کرد کوڕە مسوانم ما من چەند ساڵی بوو ما من ناوی خۆم وە بیرە چیان لۆ کردبووی وەختی کوڕە چیان لۆ نەکردبووم چیان لۆ کردبووم وەختی گواستیان و چیان لۆ کردی کوڕە چنە ئەدی بە چیان هینای بە وەڵا بەخێرا خۆ بەچێ مەقصدم بە سیارەی بوو بە چ بوو بە سیارەی ماڵی شێخ فاتیعی سیارە هەبوو هەنجین پشتیوە نەبوو هەست پێ چێ هەسە شێرە توش کوڕە نەوەڵڵە هەست پێ کووەس مام الآن هەست من باکرد دابێ ناپسێم بەتە عەلەف ئەوە بە چ کا بە چەندیا کا هەر ناکڕێ حیسابێ کایە مەکە وڵات ئەو سار هەندێک کەش گرامەدی کوڕە نەوەڵڵە بەخوا ماڵات بەخێوکردنی بە زەحمەت هەر زۆریش بەخوا تا بەتری ناو ماڵان بێ زەحمەت نییە کوڕە بەدی کوی بەزەحمەت نییە کوڕە بەرێ وەڵڵاهی ئاپێ وامری بەدی چییە بەس نەتوانی ڕاوەستی وەڵڵاهی ئەزانی چییە لێ ڕاهاتی لێ ئالێ ڕاهاتی نەتوانی دانیشی وەڵڵاهی کاک شێرزاد مەسەلەی کوردی دەڵێ دەستی ماندی لە سەزجی تێر چاو دەبە دەستی خەڵکی نەبی ئەوەیە دەنا وەڵڵاهی سوودی نییە سوودینە بەسی قالب سوودشی ها ئەو دووسکانە لە مانجی چەند لە مانجی ئێکەوە بخێوەکەم ئەوەتە ئێستا بە دوو مانجی دی ناخورین هەتا پایتر ناخورین گەدەرجیان لۆ دێ بەڵا گوێڕی منوت و حازریانە بنوتەوە دەست و چاوت خۆش ڕەبی بەخێرێن سەرچاوی من باشە چی دەمە ماندانێ ئەشتی بدێ دەست خۆش ئەوجا سەلام عەلەیکوم سەرچاوەکانم بەخێری کاک شێرکۆ بەخێری سەرچاوی من بە خێراتنی کەناڵەکە دەکەم بەخێرن سەرچاوانم سەرسەرم دەست و چاوت خۆش بی یاخوا بەخێرن سەرچاوی من ئەوە هەم بەرنامە هەم بەسەرکردنەوە بەخێری بەسەرکردنەوە زیرانی قەدیم بووی قەدیم زیرانی ئەرێ بەخوا ئەرێ بەخوای ئەرێ بەخوا زروفی هەنجین هەر زروفی هەنجین خۆشتر ئەرێ بەخوای منداڵە هەموو منداڵی کنەکەین ڕۆڵە بەخوا داهاتنە ماڵێ من لە ماڵێ من خەو لێ دەکەوت خوا دەزانین بە مێزۆکیان دەبرنەوە خوارێ ئەرێ بەخوای والله هر زاري أدبينم يعني براتبي حروح من بو أزول ربي أمانتي خواي بالخوا خوا سلامتك لقوري خو بقربان بخير سرتا كان حزروا فيها نجي خوشترنا بولا العان بري بخوا دنيا بروحم بو بري والله الحان كاك الحان دو جارم بي مالت بدلني نبو تشتوي أتو جارك بي إرزلن كاك بكي دو جارم بو تشتو ها وخوي روح ناڵن جیرانی قەدیم بوون و ناڵێن وڵی ناوڵە کاکە ئەوەیە مەسۆدەکە گەرمێن و کوێستانت کردینە تو ئەرێ بەخوای ئەرێ وڵە کاکە گەرمێن و کوێستانم کردوونە ئەرێ وڵا لە جێوەتەوە بۆ خوا دەیزانی منداڵم لە لانکێ دەرنەهینەوە تمەتاوە خەبەر نێ لانکم لە پشتە خۆڵداوە ئەرێ بەخوا بێ لێ ڕابچە سەر ماکۆکی کوێستانی گۆ چێن دەرن کوێستانی ما بەردەپانەیە قەڵا قۆچکە ئەگە دەچی لێرە ڕاوە سێکانیان و دەچێوە کانی ڕەش و ئەوە هەموو کوێستانی منەی سەیدا لە دیوی ئێرانێژ قەڵا قۆچکە و بەردەپانەیە و هەموو کوێستانی سەیدانە جاران گەرم جۆشتیان لەوێ دەکرد و جابەجیان دێژەوە جەداهاتنەوە گەرمێنێ باشە ژنگ گواستنەوەی قەدیم کوو بوو جا بەوڵاخان بۆ ڕۆڵە بەوڵاخان بۆ ئەگە دوور بای بەوڵاخان بۆ دوور بای بەوڵاخان بۆ سواری ئەسپێکیان دەکرد و سەریان ڕادەکێشا و
باشە زاران ئەگەر بم پشکت نەبە ژنیان نەدەدای کچیان نەدەوە ئیلا دەبە خوشکەکەت هەبە ئارێ بەخوای ئەرێ وڵا دەبا خوشکەکەتە بادەنا بەخوێن دەبوو بە شیربایی باشە بە بنەتەوە چ بوو بەحسی بنەتەوەیشیان بنەتەوە ئەوە بۆ بنەتەوە تۆ ژنەکەت دەدرا بڵێم ئەگە منداڵەکەت پەیدا بوو باوە ئەتو ئەو منداڵت لێ دەداوە ئێکیبان ئەگە کز بە ئەگە کوڕبا جاڵەگە کوڕباوە هیچ لە هیچ هەرێ وەڵا ئەوە هیچ لە هێزەگە کوڕباگە کچیش باوە کچەکە دەبەوە ئیماڵێ خاڵان و ئەوە بنەتەوەکە ئەدە تو دەگەر ئەتویان گواستی ماڵتە چێن دەربووە تو پێش ئەم ماڵ هەلێرە بووە هەل لە سەر چاوی بمارێ وەڵا مام سید ئەمرێ خوایەکە دیا ئەرێ وەڵا ڕەبی خوا لێ خۆشبی بە بەهەست شادکە ئیشەڵڵا ئەدی مام سەیدی چێن دەربوو مام سەید هەر ئێرە بووە ئەویش هەر ئێرە هەرێ وەڵا هەر سەید لێرە بوون لە سەر چاوی کاکە پێشی سەیدی هەرێ وەڵا پێشی هەر کەسی لێ نەبووە ماڵێ میری ئەگە هەبوو بێ ماڵێ میری ئەگە لێرە بوو بێ لە میراوە بندەنە کەسی لێ نەبوو لێرە سەرتا سەید ئەرێ وەڵا سەیدی لێبوونە دوا سەیدان بۆڵی هاتوونەویش بۆڵیەکان بابی خەزورم سێ چوار ماڵی لەکنەخۆ ئاوان بوونەوە جێوڕێی داونێ لەولا دەنا بۆڵی شەروانەک نەبوونە ئەرێ وەڵا لێرە بوون ماڵ و لێرە بوویان بۆ حیوانداری وشتیوە هاتنە ئێرە نانە هەرما لەگەل لە جێ خۆ لە بەرزنجەی ڕاهاتوونە هاتوونە ئێرە ئەو سەر و چاوی ئاوادانیان کردوێتەوە کێ توانی وەتی دەکوتە بەڕەحمەت بە خەزور منداڵ بندێکۆ دان کۆڕم بەرخانوە گەڕن لێرە بەرازدار دەپەڕین ورچی لێبوو بەرازی لێبوو قەومی خۆشناوە تێدەهات توریان دەفرۆشت بڵێم هەناریان دەفرۆژەوە شتانان دەفرۆشتن شەوێ نەدەوێران بگەڕێنەوە گەنە نەوێران بگەڕێنەوە لە کنماڵی دەمە دەبوون تا سپێن تا ڕووناکدا دەهات ئەرێ بەخوای ئەرێ وەڵا ئەوە بەڕەحمەت بە قسەی خەزورم ئەرێ بەخوای ئەرێ وەڵا ڕۆڵە خۆل ماڵی میری لێرە بوونە لە میراوە بوونە لە میراوە دوا هەر بە دەوری ماڵی میری گەهاتن ئەلێ لەو وانەکەی بوونەوە نێ بەر ئاشی کوێ هەرزێکێ لە خوارێ ماڵێ فەقی خدریە ئیکێ بوو دان کە دەتوتنوەشتیوە ماڵیان لەوێ بوو ماڵیان لەوێ بوون لە میراوە ئاش بوون ئەرێوە بە دەوری مادی کو هەر سەید و بۆڵی و بەحراوی کەسی دیکەی لێ نەبوو ئەرێ وەڵا قالب الساق باشە ژن گواستنەوەی ئێستا دەگەت ژن گواستنەوەی قەدیم چ جیاوازێکی ژن گواستنەوەی قەدیم ڕۆڵە ئی بەدەوری من بێ بەدەوری من بێ ئەتووەوە ژنت دانکوژنێ دێنیت لێت دەگەڕامەوە ئەمن دەبا بە قۆناغەوە لە چەند کەسان گەڕا بە قۆناغیان دەهینا نەدەهاتن نانی تو بخۆن نەوەڵڵا ناوەڵا لە ماڵە خۆ هەچ کەسەوانێک کە خۆشێوێ خۆی لێ دەناو دەیبردەوە لە بۆ ئەگە دووریش بە لە گوندان بایان لە گوندێکی لیان گەڕابە لێرەڕا ئەوە ئەشتت دەبرد ڕۆن و برنج و حەیوان و ئەشتیان دەبرد بۆ لەوێت نان حازر دەکرد و هەتاسێ ڕۆکیان هانە بۆ ڕۆڵە بە ڕۆژێکی تێکچی بەتەمەکی سێ شەو و سێ ڕۆژ بوو هەبوو حەوت ڕۆژ بوو ئەرێ وەڵڵا ئەرێ بەخۆ نان و شێویشت دەکرد ئەدی ئێستا کووە دانحانەوە تا ئەوە دەبینی کووە ئەنحان کووە نانی نەدەنە خەڵکی ڕۆڵە پاقلاوەکی دەگێڕن و بە قورعان ئەرچیشی قورسە کابراگەر ئێستاداشی کاکە داوای شتێکەکەن داواشتی زۆر ناکەن ئێستا لە چاو جاران داواشتی زۆر دەکەن بێجگەلیان دێ بێجگە لە داواتی هەر بە ورداڵە و ئەشتیوە زاوای دەبڕنەوە وردەواڵی بێکەلک بەخوای بێکەلک سڕێن مایەکەت هەیە بۆ ئافرەتان وڵا بۆ ئافرەتان کە پیا و ژنێ دینی ئەو ڕێنمایم هەیە بۆ ئافرەتان ئەگە کەیفیان پێک بێ کڕ و کچ خوا دەیزانین داوای هیچ نەکە هەر بە خۆر پێک ڕاستی بن و تەواو جاوی لە باڵە خۆ دەگەر بۆ کردەوە کرد دەبێیوە بێ نابێ بڵێ وەڵا ئەوم دەوێ ئەوم ناوێ وەنیە ئارێ وەڵڵا نابێ هەم پیاوەکانش بەو شێوەی وەنیە گوناحە پیاوی شەر بەو شێوەیە ئەرێ وەڵڵا جا ئەگە ماڵێ خۆت بۆ کرد ماڵی خۆی بۆ دانا هەر هیچی بۆ مەکە کاکە جلک و بەرگی بۆ بکە گوناحە لەگەڵ ئاڵقەکی هەدی بەخوای دەبێ با بێ کاک شێرکۆ هەدی وەنیە هەیە فەقیرە هیچی نییە دەچیت ئەوە کەیفیشیان پێک دێ هەتا کوڕی هەڵدەخەڵەتێنێگە کوڕی هەڵخەڵەتان دەدوادا پێی لێدا دەگری ئەوم بۆ بکە ئەوم بۆ بکە و لە بنی دێنیت ئەرێ بەخوای ئەوە بە ئاخر سەرکەوتووە بن ناوەڵڵا ئەوە ئەگەر پاشی چەند ساڵی دیکە ناوەڵای سەرکەوتو ناوەم بەڵام کاک شێرکۆ ژنی شەرمنداڵ نەبێ گەلک
پیاوی شەرمەنداڵ نەبێ گەلک ئەوەی قەدر و قیمەتی یەکدیان لەکنە بەخوا ئەلحان ئەدی کوڕم ئەرێ وەڵا ئەلحانەکەنێ کچە منداڵە کوڕە منداڵە ئەو هەر نازانێ ژنی مێردا عاتیش چێ وانێکی بەخوای جا لێ کەڵدەبەزنەوە وەختێکی ڕەبی دەست و چاوت خۆش بێ ئەزیەتم دا قوربانت بم بە قوربانت بە قوربان وەختەکەشی کوڕە ڕەبی گەردەنت خۆش بازابێ وەکی شیرێکی لەدا خۆت خوا دەبە قوربانت و منداڵێک نەکەین باوی با منداڵێک نەمەنە بێنێ عمر و درێژ بی ئیشاءالله ئەو خزمەتی بەتەماخوای بە قوربان یاخوا بەخێرن یاخوا بەخێرن سەرسەرم سەرچاو سەرچاوەکان ئێ کاکشێر بەختیار ژیان وەرە ئەو بەربوومەش بەربوومی خۆماڵیە ئەوە هەمووی خۆماڵیە ئەوە فەرقی هەیە دەگەر خوارد نەکات ئەرێ وڵای خۆماڵێک کاکشێر کۆ بەڵام ئەو ساڵ بەریان بە کەلک نەهاتنا ناوڵە سنگ و بارانی گەلک پێداباری و وەختێکیش باران نەبوون ئەنجا بەرەکان کەم بوو والله ماشەڵڵا جوانن باشن لەخوای لە زیادی عیبیان نییە ئەرێ پرسیارەشی دی ئەو پرسیارێ بە کۆتایی پێبینی بەڵێ جیاوازی ژنی قەدیم و ئێستا چ فەرقەچیان هەیە بەخوای فەرقیان زۆرە فەرقیان زۆرە ئێستا کوونە جیاوازی ئەلحانووی قەدیم فەرقیان لەبەر چ زۆرە ئەتو سپەینان ئەمە سەڵای دەکرد هەڵدەستاین دەستنوێژن هەڵدەگرت نوێژن دەکرد پاشی ئەو نوێژەی جا ئەو جارەکەینێ سەماوەڕن پێ دەکرد کاکە ئەوی ئیشێکی با بەڕێن دەکرد ئەوی ئیشێکی شینە بە ئەوە چاوەنوارن دەکرد هەتاوان بەناژنی ئەلحان ئەوە دەخەوێدا مێردی دەڕوا ببێنانی ببێ چایی یان هەر چاوەنواری دەکە هەڵناستی ئەگە هەڵی ژێستا زراوە لێ دەچی سەری پێقرژن بۆتەوە خوای بەسەری ڕوت خوا دەیزانی هەتا ئەلحان دەخەوێژدا خوا دەیزانی سرم ڕوود نەبووە دەخەوێدا هەر بزانم لە چەکەمی ناوەتەوە سەری خۆژنێوی دێ کوڕمە خەژنی ئەوی دەمیوا بوون ژنی ئەلحان لەکوێ دەوێری بڵێ یان سەری ڕوود مەکەیانەوەی مەکە بە قوربانت بم نابەخۆڵەدەنا ناڕازی ئەرێ وڵا ناڕازین ئەرێ وڵا پار پێشیان ناخۆشەوەوان پێ بڵێ ئەرێ بەخوای زاران ئەگەر ئەتووە گوت بە مامسەی دێگەوت گوت باوەرە ئەوە ئەسم ئیشەکما هەیە یان ئەسمە جێکی وەرە دەستەکەم بۆ بەلانچێوە نێ چیە کرد کوڕە بەخوای جا کاک شێرکۆ نەگە دەستی بەلانکەوێنە ئەم لەوەتی هەمە داکت دەزانی بابت دەزانێ ئەمن مامان بوومە وەڵڵی لە شکارتێک وەڵڵی لە چوار قوڕنەی وەڵڵی هەر بە پیان و بە وڵاخیش چوومەتە جیان خوا دەیزانی ئەو جا ماڵیشم هەر وەکی ئەلحان کودیەوە ماڵە هەری وا ڕێک و پێک بۆ هەری وا مەزبوط بۆ وانێک بۆ بڵێ ژنی ئەلحانوە دەکەن کاکە ئێستا هەموو ئیشێکی منداڵەکەی جا کواژنی ئەلحان نەخە منداڵێن کوا پێ بخەوێ بۆ کاکار بە شیری قولی بەخێبوونەوە قورباندم وڵایە تا ئەلحامە شیری قولیمەوە 12 منداڵی بەخێو کردو نەمداونێ هەر مەمکی خۆم داونێ ئەو شیری قدوە لەبەر چیە ئەو شیری قدوە لەبەرەوەیە لەبەر قەلب گرانیە و لەبەرەوەیە ناتوان و دەڵێن بە لە خەو نەبین ئەرێ بەخوای لە خەو نەبین ئەرێ ڕەبی دەست و چاوت خۆش بی ئەزیەتم دای دەستت خۆش یا ڕەبی بەخێرێ سەر هەرتک چایی من سەر چایی من سەر چاوەکانم پێو لە چایی من نابێ Come on.
بینەرانی ئازیز و خۆشەویست هەر لە شارۆچکەی سەرچاوە بەرهەمی ماسی عوزی ماسی تێدایە کە ئیسیفادەکەی لە سەدەی سەرچاوەیەکەن ئێمەش پێمان باش بوو چینە لای هاوڕێ فەرهاد کە حوزی ماسی هەیە لە سەرچاوە بزانین شێوازی ماسی بەخێوکردنەکەی و ئاوە سازگارەکەی سەرچاوە بزانە چۆن ماسی بەرهەمدەهێنن کاک فەرهاد ئەو کاتت باش ئەو کاتت باش بەخێر بێن سەرچاوان وەکو تەلەڤیزۆنی ڕەسەن ئەو زارە هاتنە مەنتیقەی سەرچاوە بە خێراتتان دەکەین دەستان خۆش بێ بەڕاستیەوە ڕۆڵێکی باشتان هەبووە لە ناساندنی دەڤەرەکەمان بە هەرێمی کوردستان و ناوچە جیاوازەکە. هاوڕێ فەرهاد چ ماسیەک ئەنگۆ بەرهەمدێنن؟ ئەمە زیاتر سەرەتا ماسیەکە لە شوێ ڕادێ ئێمە ماسی لە هیلە دێنین بە شێوەی قول و دوو قول و نیوکەف و کەف دەهێنین بەڵێ ئەوانش بۆ هەریەکیان سەری جیاوازی هەیە ئێستا قول جیاوازترە سارەکەی پەنجەی تەواو جیاوازترە دوو قول پەنجەی جیاوا ئەو پارەکەی لە ڕووی کڕینەوە پارەکەی جیاوازترە کەفی تەواویش ئەوەش جیاوازە بەڵام ئێمە زیاتر پەنجە بەکاردێنی پەنجە بۆ ئەوەی لەگەڵ کەش و هەواکەی سەرچاوە ئەو ئەوەی کە هەیە تاوەکو بچووکتر بێ خۆی باشتر دەگونجێنێ لەگەڵ کەش و هەواکەی و بەدەر دەبێت لەو نەخۆشانەی کە تووشی ماسی دەبن. ئەو ماسیانێک کە بەکاری دێنین ئەنگۆ چ ماسێکی چ پەنجە ماسێکی دێنین بۆ ئێرە؟ ئێمە زیاتر کارب بەکاردێن دنا سروشتی ئێرە وا گونجاوە بۆ ماسی بەرخەش دەبێت و بۆ سلڤەریش دەبێت بەڵام زیاتر ئێمە ئیسفادە لە ماسی کارب دەکەین کارب ینی ڕێژەی و ئینتاجی و بەرهەمێنانی باشترە و گونجاترە بەڵێ ڕەوات زیاتر لەسەرە. مەسروفاتی ئەو ساڵ لەگەڵ پار بابزانم جیاوازی هەبوو دەگە دۆلارەکەی ماسیەکەش گران نەبووە؟ ماسەکە تاعادێک گران بووە بەڵام بۆ شێوازەی نییە بەڵام ئێمە ئێستا پار حەلفمان بە 410 دۆلاری دەکری ئێستا بە 7 وەرەقەی دەیکڕین ئەو ساڵ جیاوازێکی زۆر هاتووە ئەوش بەهۆی چاودێری نەکردنی هەم حکوومەت و هەم دەستگا پەیوەندیدارەکان وەکو کەرتی کوشت و کاڵ و وەزارەتی کوشت و کاڵ ئەوانە دەبوو ڕۆڵەشی گرنگیان بینی با لە چاودێریکردنی ئەو سارانەی کە دەکەوێتە سەر خاوەن پەڵەوەرەکان و یان بڵین خاوەن کوشت و کاڵە ئەو جوتیارەکانی کە کوشت و کاڵ بەرهەم دێنرێ. حکوومەت تا چەند هاوکاری ئێوە کار لە بەخێوکردنی ماسی؟ ئێمە لەبەرەوەی ئینجازەمان نییە تاسا چەند جارێک داواشمان کرد کە ئینجازەمان بۆ بکرێت و بۆ حکوومەتی شاوکارمان بێ هەرچەندەگە ئینجازەشمان هەبێ حکوومەت بەو شێوەی نییە کە ینی هاوکارێکی باشمان بێ تەن ئەمە داواکارێکمان لە حکوومەتی نیە لەبەرەوەی دەزانین کە هیچمان بۆ ناکە بەس ئەوەندەمان دەوێت کە ینی چاودێری بازار بکە ینی بۆ کۆی گشتی بۆ کۆی هاوڵاتیان ئەوەی کە زەو زیادەیە کە دەچێتە سەر خواردەمەنی زیندەوەر یان مرۆڤ ئەو هەمان ئەو زیادەیە کە دەکەوێتە سەر بڵین حەلەف و ماسی بەرهەمێنان و پرۆژەکانی تری وەکو کوشت و کاڵ و چ مانجێک گونجاوە ماسی تێدا پەنجە ماسی تێکەی یعنی لە چ فەسڵێکدا باشە لە چ فەسڵێکدا ماسی تێکەی باشە خۆی لە مەنتیقەی خەون ئێرە بە حکومیەوە ینی بتوێن و پێشدەر لە مانجی دووەوە تقریبان بەهار دەردەسێت لێرە ینی بەهار خۆی نیشان دەدات ماسی هێنانیش و بەخێوکردنی ماسیش لە زیاتر لە وەرزە گەرمەکان دەبێت کە لەو کاتەیەوە کە کەش و هەوا دەگۆڕدرێ بەرەو بەهار و هاوین دەڕوا لەو کاتەوە دەتوانین بەڵام ئێمە وەکو خۆمان کردومان تەقیات زیاتر لە 22ەوە هەوڵ دەدەین ماسی بێنین ئەگەر دەستمان کەوت ئەگەر دەستشمان نەکەوتەوە لێ دەگەڕین هەتاوەکو مانجی 3 و بەڵام لێ ناگەڕین بگات بە مانجی 5 و مانجی 6 و ئەوانە زیاتر لەلایانی تا لە مانجی 22 هەتاوەکو مانجی 24 ئەوە گونجاوە بۆ هێنانی ماسی چەندی پێ ئەچێ تاکو بەرهەمەکەی دێتە پێش چەندی ئەوە ناتوانین ینی هیچ کەسێک ناتوانێت خیاسیەوەی بکە لەبەرەوەی ماسی وەکو هەموو زیندەوەرەکانی کە وەکو مرۆڤیش نەخۆشی دەگرێت و کە بێت و نەخۆشیت بگرێت ئەوە گەشەی ڕادەوەستێ بەڵام بڵین بۆ خواردنی ماسی بە چەند حەلەف دەتوانێت بەرهەم بێنێ کولی ماسیەک هەتا 5 کیلۆ
تا دێتە بەرهەم 5 کیلۆ علف دەخۆ. ڕەوازی زیاتر لەسەر چەند کیلۆی بە ڕەوازی لە بازار ڕێڕوە ینی ماسی بیتە چەند کیلۆ زیاتر خەڵک پێی خۆشە ینی ئەوەش بە ناوچەکان دەگۆڕێ ینی ئێستا لە منتیقەی بڵین بیتوێن و پشتە زیاتر لە کیلۆنی و هەتا 2 کیلۆی بەڵام لە هەولێر و سلێمانی و شارەکانی تر وە بۆ بەغداش و بۆ خوارەوەی ناوچەی حراق بۆش کە دەڕوات ئەوەش جیاوازرە. ئێمە لێرە بەهام خەڵکی لە کیلۆنی و هەتا 2 کیلۆی بەکاردێنێ لە هەولێر لە هەولێر و سلێمانی و شارەکان لە 2 کیلۆ هەتاوەکو 3 کیلۆنی و 4 کیلۆ لە شوێنەکانی تریش هەیە ینی ماسی گەورە بۆ بازارکردن بەکاردێنێ بۆ مەحتەمەکان هەیە 5 کیلۆی بەکاردێنێ 4 کیلۆی بەکاردێنێ بەڵام زیاتر هەتاوەکو ماسی هەتاوەکو 4 کیلۆی 3 کیلۆی دەفرۆشتێت لە کیلۆنیەوە دەفرۆشێ هەتاوەکو 3 کیلۆی 4 کیلۆی باشە لەکوێ ساغیانەکەنەوە. ئێمە لێرە وەکو بڵین چۆن هەموو کۆمپانیاکان تر بریکاریان هەیە یان بڵین مەندووبیان هەیە مەش لێرە کەسێکی لێمان وەردەگرێت چەندین کەس هەیە خاوەنی فرۆشتن و یان تەوزێکردنی ماسینە لێرە ماسیەکان لێرە لەمە وەردەگرین و بەسەر ئەو مەتحەم و ئەو شوێنانەی کە ماسی دەبرژێن بەسەویاندا تەوزیع دەکاتەوە. دەست و چاوت خۆش بی لەخوای گەورە بەرەخەت بخاتە ڕزقەکەتان ماڵتان هەر ئاوەدار بێن یاخۆ بەخێر بێن. لەو کەش و هەوایە و ئەو ئاوە سازگارەی خوای گەورە بەرەکەتی بە ئێمە بەخشێ خوای گەورە لێمان تێک نەدات و بەرەکەت بخاتە ناو هەموو پەلەورەکان و هەموو پیشەکان و هەموو عەوزی ماسیەکان و خوای گەورە بەرەکەتی بخاتە الحەمدولیلا لە خوای گەورە بەزیاد بێ ینی سەر و چاوە بەزەوەندەیە بڵین حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان ینی ئاوریان لێ نەداوەتەوە دەنا ئەگەر بێت و بڵین ئێرە لە هەموو ناوچەیەکی تر گونجاوترا بە حکمی شوێن هەڵکەوتی شوێنی جوگرافی ئێمە شاخمان هەیە ئاومان هەیە دەشتمان هەیە ئەگەر بێت و ینی حکوومەت بە باشتر ئاوڕمان لێ بداتەوە ینی شوێنێکی گەشتیاری زۆر جوان و دڵگیرمان هەیە لێرە. وەرە پەیوەندی پرسیارەکە پەیوەندی بە عەوزی ماسیانەوە نیە چ داواکاریەکت بۆ دەورەی سەدەی هەیە ئەو ئاوە جوانە چ داواکارێکتان وەکو گەنجانی سەر و چاوە؟ ئێمە وەکو خەڵکی سەر و چاوی سفادەیەکی وامان لێ نەکردو بە ینی خەڵکەکەی بە حام بەڵام ینی بازێک وەکو ئێمە کە حەوزی ماسی هەیە یانەوەتانە کوشتتوکاڵی لە بەردەکاوان ئیسفادیان لێ کردو زیاتر ناوچەکانی تری وەکو گرجان و کفرە دۆڵ و ئاجیا و چواقوڕنە و هەتاوەکو نزیک قەمتەران ئێرە لەبەر ئاوەکەی سەر و چاوی ئیسفادەی لێکراوە بەڕاستی ینی ئەو ئاوەی کە لێرە هەیە لە هیچ شوێنێکی تری کوردستان نییە ئەو ئاوا حەقا ینی ئەو گەشتیا و شوێنە گەشتیاری کە لێرە کراوە حکوومەت ینی لە ڕێگەی دابینکردنی هەندێک پێداویستی و خزمەتگوزاری کە بۆ کەرتی بڵین گەشتیاری بێت ئاوڕمان لێ بداتەوە لە دانانی هەندێک پێداویستی وەکو WC و یان شوێنی یاری و یان پاکوخان ڕاگررتنی ئەو شوێنەی و ساڵانە خزمەتکردن و خاوێنکردنەوەی ئەو ناوچەیە داواکارم لە حکوومەت و لاوانی پەیوەنددارەکان کە سەرچاوەکو خۆی وەکو ناوچەیەکی گەشتیاری ئاوڕی لێ بدرێتەوە و ئینتیمامی پێ بدرێت. هەندێک پرۆژەی لێکراینە وەکو بۆ نمونە پارشی عازیز تاهیر لە دوور و پشتی سەدەیە جێگای دەستخۆشیەوە ئەمە وەکو فەرد بۆی نەکرێت بە ڕێکلامی هیچ کەسێک نییە شتێکی جوانە شتێکی جوانەوە دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی ینی چۆن بڵێ چەند هەلی کارێکی دابین کردو بۆ گەنجانی سەر و چاوی دۆستچاوی خۆش بێت هیوادارم نمونەی زۆر بێت لە کەسانی تریش لە ناوچە جیاوازەکان کەوانەی کە سەرمایان هەیە بێت سەرمایەکانیان لێرە بەگەرخەن و ئەمەش لە ڕێگەی شارەوانیەوە کە چەندین جار داوامان کردووە ینی ئەوانیش وتویانە هەر کەسێک بێت لێرە بتوانێت پرۆژەی گەشتیاری هەبێت و بەڵام خزمەت بە ناوچەکەی بکات و هەلی کار بۆ گەنجانی سەر و چاوە دابین بکات ئێمەش دەستی دەگرین وەکو شارەوانی و حکوومەت لە سەر و چاوە بەڕاستی ئەوەی کە کاگازیاری کردوویەتی ڕاستە مادیەن بۆ خۆیەتی بەڵام معنەویەن و ناساندنی ناوچەکە بێرە و دروستکردنی شوێنێکی جوان لە ناوچەکەمان و دەنگدانەوەی لە ناوڕاگەاندن و ئەو کەسانێک کە سەردانی ئێرە دەکەن جێگای دەستخۆشیە و ئێمە ئومێدمان پێ هەیە دەستچاویان خۆش
خۆش بێت دەست و چاوی توش نمونەیان زۆر بێ ئیشەڵا سەرمادارانی تریش لە ناوچەکانی تری وەکو هەولێر و سلێمانی و دهۆک و لە هەر شوێنێشگەیە کە سەرمادار هەیە بێن بتوانن یعنی گەشتیاری سەر و چاوی کە تاوەکو ئێستا وەکو شوێنێکی گەشتیاری نەناساندرا و وەشتی جوانی بۆ نەکراوە بێن پرۆژەی گەشتیاری لێ بەرهەم بێن و سەر و چاوە و خەڵکەکەشی ئیسفادەی لێ بکات و بەخێر بێن دەست و چاوت خۆش بێت سپاس خۆباتانم دەستچاوی خۆش بێ تەماڵەکە بەخێر بێن سەر و چاوەکە بینەرانی ئازیز و خۆشەویست هەر لە کاتی ئامادەکردنی بەرنامەکەدا لەسەر جادەکەڕە دیتمان کە کەسێک هەیە دەرمانی لە حیوانەکانەدا ئێمەش با بچینە لای بزانین بە چ شێوازێک لێدا چۆنە چ دەرمانەکە بەو شێوەی فەرموون لەگەڵماندا بن. السلام عليكم. السلام طلع بخير بي. حال وأحوالك شلون؟ لا باشا وتماك واي عطوي في باش في وش حال مشاكل بديتني. تاوكم. هي حال مشاكل بي. سلامة بخير. أو خليك تسنة والله أو خليك أو أجد جنا أو حيوان جلبة. أجل هو درماني لين ذن وانا شينيا. شو جينيا؟ أو درمانة درمانة شبيري. أو درمان ملاري بيري. درمان ملاري بو. درمان ملاري بو أسبي وبو أشتي وهي شاكا. بو أجر درمانة لين ذن بي تسي ليدي. بيك زبي حيوان. بيك زبي. علي والله. بو درمانة يعني بي. أي فيش بري أخاوي نبيتو أي فيش حيوان بيز جادة كاو بيز جوانه بي. بيز جوانه. أو تسند سر حيوانات هنا. هو مني حوش عبد الرحمن يا. عبد الرحمن يا. هذا روج عندنا هذا كان بينزن هذا كان شاشن أهوى. يعني برسمينية بري. لا برسمينية أو جلبة. جلبة كرين فلوشني بيواكن. بري. دست ساوتان خوش. عبد الرحمن. حال وحوارت سنة. دنقو باست. الحمد لله. اخوي قولوا مزيان الحمد لله. حال وحوارت سنة. من خوش. والله الاخوي مزيان الحمد لله. ماشي. تايبني. أو خريجي سي. والله أو خريجي ما هذا بس هذا ده هاتم جيتم. غات ده عيب نبي بزنو مرة كان قلت بزانم أو خريجي سي. أقول كان بختار باتين خريج بزانم. مثلا أو درمان عندي بدين أو بورسكو أسبي وبو أوستانا باشا. أو شو وقت يعني بهاوينا. خاصة بهاران. بهاران هاوينان أو. أري والله. عادي نابوا تاشي كي أزاد درمانة كي لدي ها يبرنا وهم جاري. دام برينو بزو تازم هنا أو دوم دينا كريون. هذا أوانا ما برينو. أتو بس مع عمليان في يعني أوانيا بيت أنا جديد. أري والله إنسان مشتري ما بديان فروشم. ديان فروشي. أري والله. يسمونه. صاحبني. واي قولي رسول الله إن شاء الله. خوشويست سعود ما. سعود كان خوش بي. بريسي ممنون. سعود خوش. بینەرانی عزیز و خۆشەویست هەر لە شارۆچکەی سەرچاوە پینەدۆزێکی لێیە ئێمەش پێمان باش بوو سەردانێکی بکەین کاک بەکر دەچینە لای بزانە ئیش و کار و پیشەکەی چییە بۆ ئێوەی عزیز و خۆشەویست دەگوازینەوە. السلام عليكم. حال وحوالك. بخير تندرستيت. بخير بيا باشي. دنگو باست. نخوا بزيد راش نيوشون باشي. تمام. پیشەکەت پینەدۆزیە. پینەدۆزیە. پینەدۆزی شەشی قەدیم و یشێکی پیرۆز. بەڵێ. پارەشی حەڵال. بەڵێ. دەست و چاوت خۆش بێت. ئەگەر باسی ئیشەکەی خۆم لەکە چی ئیشەکەیەتی؟ والله بخۆم پیشەی ئیشەکانەکە یعنی ئیشەکانم بۆ باسی. پیشەی ئەسڵی خۆم پۆلیساتیە بەڵام لە دوای پۆلیساتیە پینەدۆزیش دەکەم. بەڵام لە هەمان کاتدا کە دێمە دوکانێکی و پینەدۆزیش دەکەم و بەڵام خەڵکانێکی زۆر دێنێرەکانە بۆ نێوکەوتنێ بۆ پشتێشانێ دێنە لام ئیشەکەی دەکەم لێ دەکەم. یعنی هەم پۆلیس هەم پینەدۆز هەم وەسای نێوکانیش. یعنی کابرا ڕێی لە پشتێ وەرگەڕابیان ئەو شتانە شەکەی بێ بەرامبەر. ئێستا کابرا بۆ منە بۆ شتێکی کە دەدڕێت دێتێرەکانە ئەوەی سارەی بە کوشتنی سارەی بێ یاوەتە جاریوە هەبووە چوومە ماڵان مافور هەبووە فەڕش هەبووە دراوە لە ماڵم بۆ دروێتەوە لە ماڵم بۆ چاکردێتەوە. من ئەوە نییە کە بڵێ لە جامتا بێ جا لێرە پێڵاوە جامتا زۆر شتێکە بڵێ لێرە چاکردنی هەیە. نا بەس داواکەم هەیە لێ بەس دای دەزێ ئێم هەیە. زنجیر و شتی لە زانتا و شتەکانە بۆ ئەوم هەیە قەیتانم هەیە ناوکەفم هەیە بواغم هەیە گۆرەویم هەیە پێڵاوم هەیە دوکانەکەم هەموو شتی لێیە. بەڵێ تا چەندە ئیشەکەی خۆ ڕازی؟ لەخوای بەزیاد بێت زۆری ڕازیمە
زۆر دڵم پێ خۆشە زۆر ئەگە دینار لێرەکانە 1000 دیناری پیدا دەکەم لێرەکانم ئەنی بە ملیۆنێک پێ هەیە ئارە وەڵڵا قەناعەتم پێ دێت ڕۆژ وە هەبووە کە هاتوومێتە 100 مەداش بیانە کردو بەڵام لە هەمان کاتدا هەر مرتاع بوومە کە لێرە ڕستەکەم بۆ پیدانە بووە کە چوومەتە ماڵە لێ ڕستەکەم بۆ هاتەوێگە ئانی پێڵاوەکان هاتە ماڵەوە بۆ چاکرا لێ چاکم کردنە لێرەم چا نەکردن بەڵام لێوەکان ڕستەکەم بۆ هاتەوێ بازار کووە بە هاوین کوردستان فەرقی هەیە وڵات دستانەکان بە حکومی جامتا زۆرەوەیە دەدڕێت مەکتەب شتیوە ئەو کاتی زیاتر بازارەکەیە ساوت مادەکەی گەورە دەرگای بەخێر لە هەموو لایشت بەڕەحمەت السلام یخوا بەخێرە چاو خێر بن چاوەکان بینەرانی ئازیز و خۆشەویست هەر لە شارۆچکەی سەرچاوە کەسێکی خۆشەویستی لێیە مام حەمەد و پور ئایش ئەچین سەردانێکیانەکەین و گفتوگۆ لەبارەی هەندێک شتی قەدیم و هەندێک شتی جوان لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست پێشکەش دەکەین. سونەتە ئەگەر لە هەر دەرگایەکتدا پێش ئەوەی بچێ ژوورێ لە دەرگایەکەی دەکەی بە هێواشی ئەوها نە ئەوهەش گرنگ ئەوەش نە بە هێواشی لە دەرگایە دەی و ئەچێ ژوورێ یان ئەتو دێەوە لە ماڵێ دێەوە ماڵێ هیچ پێویست ناکات توی ماڵی ئیزعاجکەی و ئەتو لە ڕێی دوورەوە هاتیمە و ماندوو بوومەوە ئەوم کردووە و ئەمرا مەسەر ماڵی داکەی بۆ دەکەی کاکە یان پێش ئەوەی بگەیەوە بەردەرگا لێ دەرگا گرم بە پێلەقەی کاکات چ بۆ کاکەتە تەحەمولیت هەبی بڕێک لە سەرخۆ بە هێواشی ئەتو بۆ ئەمری بەسەر ماڵ و منداڵی خۆت داکەی کاکە ماڵ و منداڵیش چی هەیە نازیان هەگری ئەگەر ئەتو نازیان هەڵەگری چی دیکە هەیە نازیان هەڵگری ناکرێت و هەموو عەزەڵاتی خۆت وە دەربێخی بەسەر ماڵ و منداڵی خۆت داخۆ فەرزکەی هێواش بە لە سەرخۆ بە هەیە من بە هێواشی لێ دەرکەیدا بە برێوەرن دەرکام لێ بکەنەوە ئەوانیش دڵیان بە تو خۆشە ئەتوی نازی ئەو ماڵ و منداڵی هەرێگری خۆیان بەسەردا فەرز مەکە بە هێواشی لە دەرکەیدا سێ جار ئەوە سێ جار لێدا ئەگە دەرگیان کردەوە کردیانەوە ئەگەر نەیان کردەوە پێی ناوێت تۆ ڕێ بێ وڵا دەرگیان لەسەر من نەخستە کاکە بە چازانێ و کابرا نەنووسیە بە چازانێ و کابرا میوانی هەیە خەڵکی دیکەی لێ خۆشەتنی هەموو شتەکەرەوە بێبرەی لا دەرگای لێ نەکردیمەوە لێی تۆ ڕەبێ لەگەڵماندا بن دەچینە ژوورەوە ماڵەکە سەلام عەلەیکوم دانیشە پور ئایش دانیشە مام حەمەد باشی حاڵ و ئەحوالت پور ئایش چۆنی چاکی وەزت کووە یاخوا باش بی دەنگ و باست مام حەمەدی کوی دەنگ و باست وەڵا باشە لەخوا بەزیاد بی دەگەری ڕۆژ سەبرا ئەمە ڕۆین دەبی هەر ڕۆی هەر ڕۆژ نەکەی خۆکی دیکە نییە ئەدی ڕۆژێک و بەسەرەبەی لێرە وەڵا ڕۆژێ چم لە تکانێ دانیشم ئیش هەبوو ئەی کە من خۆ لێ پارە دەمەوە لێ پاڵە دەیەوە ئەدی چ بکەم چی دیکە نییە چیشی دیکە نیە نا وەڵا هیچ نییە نا ئیش کەمە ئیش کەم بووە کەمە خۆ ئیش نەما وەڵا ئیش نەما قەدیم دەگەر ئێستا کوو بوو ڕحم و بەزەی قەدیم دەگەر ئێستا چ جیاوازێکیان هەبوو گەلێک فەرقی زۆرە عالەم جارە هەندا تێر نەبوو لە خۆ ئەبرسی بوون لە برسانشە لێکە پرسی لێکیانە پرسی لە برسە هەمان لێکە پرسی ئەلعانیش کابرایی تێرە و بێبیدە زگی تێریش ئاگا لێ برسینە خۆجاران ئەگەر کابرا دەوڵەمەند بە فەقیر بە هەنی هەموو تەبا بوو والله تەبا بوو کێلعان نەبوو ئەو بوی ڕحمیە هەستەکەی بە چی وە لێ هاتیەوە دنیا و بووە پارەیە بدینکم بەدین
دین نییە دینە وای کردێ دینەکە گەر زاران کە سەردانی شوێنێک دەکەیانە توی ماڵەشی یانە توی شوێنەشی هەتا نەچی بازارشی دەرچی هەستیان پێ ناکرد نەیان نەزانی کە ئەتو هاتیشی بەس ئەو مۆبایلی و تەکنەلۆژیا ئەو مۆبایلە فەرقی نەکرد دنیا بێڕحم نەکرد مۆبایلات و لێرانیا لێرە دانیشی لە ماڵە خۆ داخل لەسەر لاخڕۆنی لەسەر و عەرزەشێت چێت مەقسەد قسانە گەرەکەی و ئەوانە پرسی و یان گەنجە بینی چ نێرە و چمێ ئەبینی بەخۆ بینیتەوە یان ڕابێری یان بوختانە پێکەکەن یان بۆ یەکە بنیان بە یەک نابێ ئەوە زۆرە ئەو مۆبایلە مۆبایلە ئاسانکاری مۆبایلەت لێرە ناچاو لێرە لێرانی جژنانی گەرگەلە کەسەکەی یان ئیشت هەبی بەگەلە کەسەکەی یان و هەبکە یان ئەوە لە جژنانی قەدیمیش دەبا بە هەم ماڵان داگەڕابێت جژنانی زاران دەگەر نەچوبای نەگەی بانەکردن لە نێکدانیش نەکردبان تۆقانگەرێک نەکردن جژنانە حەل نەبوو ئەلعان شوێن نییە جیرانی قەدیم ڕحم و بەزەیان زیاتر نەبوو دەگەت جیرانی ئێستا بەدیگەلک بەرەوەلار جاران یعنی ئەگەر برم فەرقی گەلک نەبوو لەبەر ئەگەر تەبا برایەتیا خۆی هەندێک متمانە و سیخە ئەمە لێرانی بوون منە لێرە بووم ینی جیرانم هەبوون طبعا هەمە جیران هەر ساف نابی برێوە بەران لە ڕووی گفتوگۆ و لە ڕوتێکردن گەلێک فەرقی زۆر بوو داعتیندا لە کنێکدان قسەانەکردن داتێکنێ گەڕانێ کوێ گەڕانێ سوعبەتەکتە کرد یعنی بەسە من وەکو کابرا گوتی کە لێرە بم هەموو ڕەفیقی خۆم بن الان شرفقي من هيك نماين لا والله الان تالي بخو ملا علي رفيقي بوين بخو بعد سيد خديج رفيقي بوين سيد عمادي رفيقي بوين سيد قاضي هرب بوين الان كاني كسر رفيقي من نم عليه بس ما كان شيء هسه كده سلو شاوي عادات وتقاليد قديم ماوا كما وتزاران سردان وكازي واوشتانا كما هلا بعام كم بويان هلا ناوصلوا سواي بەخوا جار کابرا گوتی هەر کەسێ هاگای لە قالبێ خۆی و هاگای لە دەورە پشتی خۆیە حەقەتەن کەم بووە بەس ئەوشی جاران هەندێک جاران هەشە وەڵا کابرا هەیە برادەرە یعنی نزامرم لە چێن دەرێژ بێ ئەدێ عادیسێک نەخۆشێک سەرێشێک مردیەک ئەنی الان برادەرێ قەدیم بەنەمەک ئەوەیە قەدیم ژنگواستنەوە کوو بوو والله جاجو گواستنەوە هەبوو بە دووسێنەوە هەبوو لە بەعزە گوندێکی جێوەشی بتوێنێ سەرچە ئەشکارتەی و ئەو بتوێن ئەوانە پێشوەخت دەبووە ڕۆژێ دوو ڕۆژان پێشدا ڕژبەرەکی و شاوی دۆر زۆر نابکوترێ ئەگەر سارە باچ بە سارە دیناگە سارە بە ماینیانە بدو سواریا کرد ئەگەر زن بەژین با لە نیوە ڕیانە گۆڕێەوە ئەگەر نەزگەی بانێک پێشێگەی بان دەرەوەکی دات لەوێن دەرێ گەلێک جار لێک عادزە بوو شێمانە بوون ئەم چەند لە مێژە هاتیمەتونە هاتی کوڕە بابا نەگەوە خۆ ڕانەگەی ئەبووە ئەبنە منافەسا ئەوە گەلێک زۆر بوو باشەوەیان ناگۆ قەدیم هەم جارەوەیان ناگۆیان باشە ئی خۆم دەبی ئەمر پێشی بەم ئەجاد وەت وەدەم ئەوە هەبوو خۆ شتانە ئەو منافەسە هەر هەبوو العان نەما العانەکانی ئەو شتە لە گۆڕێ نەما خۆجاران ئەوە هەر هەبوو باشە قەدیم ئەگەر خوشکت نەبا کو ژنت دینە وەڵا ئەگەر خوشکت نەبا یان ئەگە بن پشکتە بان سێ چارەکرد دەبات سێ چارت پێدا بە ئەگەر پارەشت هەبا ژنیش نەبن کاکە ژن نەبن ئەسپادەی خۆی بێ بڵاچۆنی باسی عەبدوڵڵا بەڵێ سەلامانی لێ بکە شێزار سەلامانی دەکا سەلامی فرامەشی دوێ چ دەکەی ئی کوی جماڵ منداڵی کۆ جماڵ منداڵ تازە تۆ قسان دەکەی برۆ تازە هەرەسی لەخەوێ تازە ئەستای برا هذه ميزة استعمرة. هذه قول لبو بيه؟ هذا قول لبو بيه لبناتي. دركت مشي بيش بيه تلفوني كيلوكا. هذه ما نقول تسبيني بابيري دابي كسر بيه.
دەبرێ وەرە وەرە ئێستاش وەرە ئێستاش نەچوە بچی دەڵێ ئێستا زۆرە نەچۆ بچی دێنە ئێرە نیوەڕۆی نا تاڵدەی تراسم خۆ دەسم جمعەشە ونیا دوحمێ ئەوڕۆ جمعەشە بە قورعان ئەرێ وڵا برا نایەتە ئێرە نیوەڕۆی نا وڵا نهێت خۆ گۆچانیدان نا جمعەیە خۆ دەڵێ ئێستا خۆ نەستۆڕدەیم نەتراسی و دەسمە زحمە وێران ئاکەم وڵا بە میێڕان ئاگا ئەرێ وڵا نە سەلامانی لێ بکە سەلامانی لێ بکە خۆی باوڵای من تێناکەم وەڵێت تاخۆدەچی ئەوە بەرنامەیەکەین بەرنامەی دوای لۆتەکەمەوە دوایە باشە ئەوە لەوێن دەرینەوە باشە وەرە وەرە مارێ بابی مریشکەشیان هەرە لە عادیدا وەرە جمعەیە ریشکوالەک دیە دا باشە باش دەی بەڕێزی سەرچاو نوێشی دەکاو ئاگیان ئێ پورایش ئێگیان بابێنەوە سەر مەوزوعی خۆ ئەحواڵت کووە وەڵا لە خوای بەس زیاد بێ ئەتوو کە بینیت کۆ دەگە مام حەمەدی وەڵا بینی چاکە زلو دەمە بینی وەناچی خوای بەس زیاد بێ باشە مام حەمەدە دەچێن دەردی بوو وەڵاهی جا نسیبی خوای بوو لە چێن دەردی بوو ئەتوو وەڵا نەمدی بوو بەخوا ماڕوو لە کوێ بوون گۆ ئەمە لە میرەبەجی بووین لە میرەبەجی بوون بەڵێ ئەوش لەندێکی بوون لە ئەندێکی باش ئەو لە میرەبەجی و لە ئەندێکی وەکو یەک دیدیتەوە بە قوربانی خوای قسمەتی خوای بوو برادە مام حەمەد پورایش لە چێن دەریتەوە والله جا نسيب قرهات بخش زاني كودي نسيب هذا والله بنسيب لا جاني يقدر نديبو بخواي زخو زماني قديم وشتانا نبو بري يعني بس مام رسول قوتي جدك ما بودي تو كشاف راكسه اگر رات لبو ورا اسبانيا ورا فرنسا مشدم أبيش نهاد أمشوا بتاختني شو وكيشم نأوي أمديبو ما ناسيبو سلام عليك مرة فرانك تجي قلت إيه هوا هناش ناسبتنا قواتوها بي لا والله هم نقوت هذا هم نقو أو خريشي تشارجن بيبون بخوب رحمة بابي داك بابي بتاري أنا كت وش العنب وخدبوها مو كاسب دەست و بازوی خۆت نەبە ئیشکردنی خۆت نەبە پارە پەیدا نەبە هەرچی نەتبە هەرچی دەست پێات نەکرد بە لە چێ پێیاکەی معاش نەبوو والیدات نەبوو سەرفیات نەبوو ئەمە لە ئاندێکی توت نەکرد بەنی وەکار ئەگە ساڵم 70 دینار هەبە پاشا بوو ئەتوو ئەو وەختی مام حەمەد هات خەریکی چ بوون ساڵەگەن دەدەینە ساڵەگەنمی ئەتناسی وەت نەگۆ چێ و پیاوە فەرمو کاکە هاتە ژووری و دانیشت والله زاداك برحمت بانكم كنا هاتنا باورنا بزانمو چی هاتیوە ديكتم ورميانا هنا هاتنا والله حست فيكر هنجين هستاخد كد كلوشتكيو هات دبزاني الله يفرج هادي چی هم کردی زاگواره بوون و ئاڵقە بوون و گوڵی زێر بوو ژنبەش نەبوو ژنبەش بەرە جیبیا دراوە من وڵات ئەوە بوون کاکە دەنجی یعنی زێر ئاڵقە و چ بوو گوارە و ئاڵقە لە کۆچکێ لە دەستنیمە کۆچک بوو هەنگین گوڵی بەرەو کێ بوو پێجڕش و وڵات لەبە لەنجی بێشان باوە چ کردن وڵات ئێوە بوو یعنی ئەگەر چەندیان بۆ تو کرد بادە بۆ هەندەشیان کاکەشن بەش نەیوە بوو هەرێ وڵا برا ئەدی کویان گواستیەوە شێوازی گواستنەوەکەی کو وازا ساڵاتن تەلحەن جێی مەخبەری وانێکی دایشە کوڕم جێی شێخۆی کوڕا ئێرە ئێرە چۆ دیاوایی لێ بە ساڵان هاتین تارە لێرەشیان گۆڕینەوە عیب لێ بێ لێوێ و لەبن لە کەندو ئاشا بەمانیە بردین بەمانیە هەنجی سیارە نەبوو نا وڵا ساڵە سەدە دەکەوت بەمانیە سواری مانێکیان کردین و هەتا ئێستاشەوە ئیدە بەشگەڕانەوە مەش هات ئەدی چەند کوڕتەنە سێ کوڕ بەڵی سێ کوڕ و سێ کرد سێ کوڕ و سێ کرد لە ماڵی خۆنا ئەرێڵا یەکنالەک لە مێردینە کردو و بەندیشنا دەگەڵ داویدیش ماڵی خوار ماڵی خۆیانە ماڵی خوانە بینی تو کۆ دەگەریان وەڵا لە خوای بەزیاد بێزۆر چاکیداتی بەڕوح من ئەرێ وەڵا خاخە دەبا دەگە بووکەکانی کوی وەڵا دەگەڵانش لە خوای بەزیاد بێ وە پێمە کچانن خوای بەزیاد حیبی نییە وەڵا جا هەر
خەسووی وە هەیە لەبە من دەکسان چاتن ئەوەیە یان بوشی وە هەیە تۆزەشی والله ئەمەگرێ بوشی لە بخۆنیە مهمەوەیە وە چکابرا گوتنگە بڕتابن پێکەوە والله دەم لەخوای بە زیاد لەخوای بە زیاد لەخوای بە زیادی دەگەڵ قڕانیش لەخوای بە زیاد سەلامت بیاخوا ئازیەتمدان دەست خۆش دەست خۆش بکورای سەر خۆش بێ کاکە زۆر بخێن سەر چاوم السلام عليكم. وعليك السلام بخير بيا خوست ساوان. سرتاوك تلفزيوني رسن او زارا شاروسكي سروتاوا ما بسر كدو بيتكو او زارا برنامج تایبەت کرد دەگەر شاروسکەی سەرچاوە دەستان خۆش بێ خۆشحاڵم بۆی کەوایەوە توانی بتان لە بوارێکدا خزمەت بکەن بە شارۆچکەکەمان کە هاتوونە تێستاکانە بۆ سەرچاوی بەسەر دەکەنەوە وڵا بەلامەوە کارێکی زۆر جوانە دەستان خۆش بێ و دووبارە بە خێراتتان دەکەم خۆشحاڵ بووم بەهاتنتان بەخێر بێنیا خۆ دکتۆر جان سەرچاوە لە ڕووی خزمەت گوزاریەوە چی بۆ کراوە؟ دیارە لە زۆر بواردا کاری بۆ کراوە ئێمە ئەگەر بین هەر لە بواری ڕێگاوبانەوە جوسایدی بۆ کراوە لە بواری پەروەردەدا چەند قوتابخانەیەکی تێدایە و لە بواری تەندروستیدا سیر دەکەین کەوا مەڵبەندی تەندروستی و بنکەی تەندروستی لێیە ئەمە جگە لەوەی خزمەت گوزاری بڵین بنکەیەکی کشت و کاڵی لێیە دایرەی کارەبایی لێیە مجەمع دەوائیر و کۆمەڵی خزمەت گوزاری تری زۆری بۆ کراوە و ئەو بەنداوی سەر و چاوەشی کە بۆ کراوە ئەوەش کارێکی باشە بۆ زیاتر کاری ئاودان و کشت و کاڵی بەکاردەهێنرێت بەڵام جگە لەوەیان دەتوانرا لە بواری دیکەدا زۆر بە خێرایی ئیسفادەی لێ بکرێت لەبەرەوەی بوارێکی وای تێدایە کە گەشت و گوزار خەڵکانێکی زۆر سەری لێدات دەتوانرا لەو بوارەشەوە ئێمە کەڵکمان لێبینی باە باشە دکتۆر جان عەفۆ ئەو ئاوا سەرچاو لە ڕووی ئاوە ئاوی چاچی هەیە سوپاس بۆ خۆی گەورە ئەلحەمدولیلا ئاوەکی باشی هەیە تا چەند سوودی لێ دیترایە لەو ئاوای چونکە ئاوەکی جوانی هەیە لە منتیقەکەی دیارە هەر لە قەدیمەوە ئاوا هەر هەبوو بەس بە شێوازێکی کەی جیاواز هەبوو لە بەرەوەی چەند جۆگایەک بوون ئەو جۆگایانە هەر یەکەی منتیقەیەکی باراو دەکرد ئێستاش لە بواری بەراوکردنی ئەو ئەوانەدا هەتا چوار قوڕنە و قەرەنیاغا و کانیماران نزیک کانیماران و دەوروبەری ئەوانە هەر هەمویان ئیسفادە لەو ئاوەی دەکەن و لە سەر و چاوەش ئیسفادێکی زۆری لێ دەکرێت جێی داخەوا بڵێم ئێستاوا دەڵێم تەنها جۆگایەکیان کە ئێستا هەیە وەکو پێویست ئاوەکەی بۆ ناسێت جۆگەی دیانانە لەبەرەوەی لەو پرۆژەیەدا وابزانم پشتگوێ خرابوو وەکو پێویست ئیشی بۆ نەکرابوو کۆمەڵێکی زۆر زەوی دێم بوونە لێ بەداخۆم لێ لەوەیاندا دەنا ئیسفادەی چاکی هەبوو ئاوەکە هەم بۆ سەرچاوی ژیان و خواردنەوە ئەوەی دەوروبەرمان بۆ شکاتەی بۆ دەوروبەر حاجیاوە و هەم لە بواری کشت و کاڵی و ئاوداریشدا ئەو جۆگەی کە باست کرد ئەو جۆگە وابزانم غەتاسێکیان بۆ داناوە ئەو جۆگەش بەراو کرا تا ڕادەیەکی وایە غەتاسەکە دانراوە بەڵام ئێستاش وەکو پێویست نیە لەبەرەوەی من ئاگام لێکە تەماشای دەکەم کۆمەڵێکی زۆر زەوی بەدێمی دەمێننەوە لەبەرەوەی ئاوەکە لە میراوە تێناپەڕێت
ئەو ئاوە بەس هەتاوێت لە جاران دەچوو هەتا بناری شاخی ئەو بەری دەچۆ لە قەشانێ ئاوەکان دەپەڕاندەوە لەو بەریش کشت و کاڵ و ئاودێری پێ دەکرا بەڵام بەستەنها ئەوەندا گەنا وەکو ئاوداریەکانی کە جۆگاکان دەخوای بە زاوی ئاوی چاکیان تێدایە. دکتۆر جان لە ڕووی کە ئیسیفادە لەو ئاوای کرابێت چه پرۆژە وەکو گەشتیاریەک داواکاریتان چییە؟ چی لێکرا لە دەوروپشتی سەدەی چی کرایە چ پێویستە بۆی بکرێت؟ ئەوەی کە دەیبینی لە دەوروپشتی سەدەی پێم وایە شتێکی وان نەکراوە تەنها دەستی کاک حاجی تاهیری خۆش بێ لێرە شوێنێکی گەشت و گوزاری دروست کردووە کە بەڕاستی باشە خەڵکانێکی زۆر سەردانی دەکەن شتێکی جوانە مۆدێرنە لە ناو ناوچەکەماندا بەڵام بریاوایان کردبایە کۆمەڵە خەڵکانێکی تریان هاڵ دەهاندا بە لەو بوارەدا جاچ کۆمپانیا بە یان خەڵکانێکی دەستڕۆیشت و دەوڵەمەند بانایە توانی بەیان کۆمەڵێک خزمەت گوزاری بێنەنە دەوروبەری سەردەکە هەم بە دروستکردنی چەند دەبلوسیەک یان چەند دوکان و بڵێن کەپرێکی جوانی مۆدێرن بۆی ئەو خەڵکانەی کە دێن لە دوورەوە لە گەشت و گوزاردان دێن لێرە بتوانن ئیسراحەت بکەن و دەیدابریشن. دکتۆر جان لە ڕووی مێژووەوە یان لە ڕووی وەکو شارەزاییەکت لێ هەبی چەند کەسایەتێک لێرە ئەژیان؟ ئەمە زیاتر لەوەی کە لەو بوارەی کە من کە بینیمەوە لە تەمەنی خۆمدا بینیمەوە زیاتر دەتوانم لەسەر شتانەتان بۆ بدوێم دیارەمە لە هەفتاکان کە من چوومەتە خوێندنگەی ئێرە لە قوتابخانەی سەرچاوی لە ساڵی هەفتاکە چوومە خوێندنگا کۆمەڵک هاوڕێم هەبوون سەید بوون کۆمەڵک هاوڕێم هەبوون بۆڵی بوونە عشرەتی بۆڵیان لەو بەرینە کۆمەڵک هاوڕێ دیکەم هەبوونە خۆشناو بوونە ئەوەش بە حکمی ئەوەی لەو سەردەمەی کە من لێرە بووم ئەوانە لە بەرەوەی تەمەنی من هەر ئەوەندە مەجالی هەبووە زانیمە کە سەید بیدایات لێرە بوونە دواتر بۆڵیەکانیش هەر لێرە بوونە ئینجا خۆشناوەکان کۆمەڵە خۆشناو هەبوون لە گوندەکانی میراوە و دەوروبەری ئەوانە بەگزادەکانی لێبوون دواتر بەحراوەیەکان کە لە ساڵی 1954 ئەو بەنداوی دوکانیان دروست کردووە دیارە خەڵکانێکی زۆر گوازراوەتەوە بۆ چەند شوێنێکی ئاوانیشتە جێبوون لەوانە سەر و چاوە کۆمەڵە خەڵکانێکی زۆری هاتبوونیە کە پیان دەگوتن بەحراوەیەکان دەست و چاوت خۆش بی زانیاری چاکتدا دەست و چاوت خۆش بەس ئەگە بڵێ سەر و چاوە لە ڕۆژهەڵاتەوە چێ جیرانە لە ڕۆژ ئاوەوە چێ جیرانە؟ ئەوەی ئێساکانە کامە بە حکمی ئەوەی سەرچاوە کەوتۆتە ناوەندێکی بڵێن دەشتاییەوە ناحی بێتوانێت بەڵێ گوندەکانی دەوروبەری خۆشناوەتی بێتواتە و دواوە و شکات و ئەوان گۆز ئەوانە کەوتونەتە بڵێن زیاتر لە بەشی سەروی سەرچاوەنە ئەوە لە لای خوارویەوە گردی خوادا و پووکە و زنگزنگە و کۆمەڵە گوندانەی لێنە و لە ڕۆژهەڵاتی شایستاکانە کۆمەڵگەی حاجیاوە و سەرکەبکان و ئەوانەی لێنا بەڵام بەدیوی ئەو دیویدا کۆمەڵە گوندێکمان هەیە بە دیوی شاخەکەیدا لە ڕۆژاوادا ئەوانیش نێوە و سەردۆڵ و ئەوانە بەڵام چیایەکیان لە بەیندایە ئەگەنا سەرچاوە خۆی لە پانتایی دەشتی بیتوێندایە. دەست و چاوت خۆش بی زۆر سوپاس بۆ زانیاریەکانم دکتۆر جان ئەزیەتم دای سوپاس دەکەم نا بە پێچەوانەوە من خۆشحاڵ بووم کەوا توانی بە دەوڕۆکانە لەو بوارەیە و بتوانانی خزمەت بە شارۆچکەی سەرچاوی بکەی و ئەو شتانە بگەێنی و هیوادارم کەوا ئەوانەی کە گوێیان لێ دەبین بە تایبەتی دام و دەستگا ئیداریەکان بیرێک لە دەوروبەری سەرچاوە و گەشت و گوزاری بکەنەوە بۆ ئۆیلانی کەم کۆمەڵە بە تایبەتی بە کۆمەڵە گەنجانێک کە خەڵکانێکی بێ ئیشن بتوانن لەوێدا خزمەت بە ناوچەکەیان بکەن ئەوانی بێن یەدی عاملە دەستی کار بن لێدا ئیش بکەن هیوادارم ئەو شتام گاتەیە بە جەم ئەو خەڵکانە ئێمەش هیوادارین لە ڕێی تەلەڤیزیۆنەکانی ئێمە و ڕاگەیاندنەکانی دیکە ئەو پەیامە بگات بە بەرپرسان و بە کار بەدەستان و بە دەست ڕۆیشتوان ئاوڕێک لە سەدەی سەر و چاوە بدەنەوە هەم لە ڕووی ئەگە ئیشێک ئیشی حکومەتی بی لە ڕووی حکومەتەوە بێ ئەگە ئیسێکی ئەوە بی ڕێگری لێ نەکەن ینی کەسێک بێ پرۆژەک لەسەر سەدەی سەر و چاوەکە ئەمە سواسیەکەین وەکو خەڵکی سەر و چاوەیە دەستان خۆش بێارێ وڵای ئەمە زۆر پێشمان خۆشە خۆشحاڵی دەبین بۆی کە بتوانن لەو بوارەدا خزمەت بە ناوچەکەی خۆیان بکەن بە هەر نەکەوێتە سەرشانی حکومەت خەڵکانی خۆشمان هەیە دەوڵەمەندن با مەزاریان دەم بتوانن لە بوارێک داوانی بێن هاوکاری خەڵکی سەر و چاوە بن و بتوانن کۆمەڵە شوێنێکی گەشتیاری جوان و دروست بکەن لێرە هەر باشە لێرە بۆ خەڵکەی دەست و چاوت خۆش بی دکتۆر بەخێر بێن یاخوا زۆر خۆشحاڵم بە هاتنتان بەخێر بێن یاخوا بینەرانی ئازیز و خۆشەویست لە شارۆچکەی سەر و چاوە بە باش مازانی سەردانی نەقیب عەلی قادر وتەبێژی ڕاپەڕین هەندێک گفتوگۆ بکەین کە سەر بە بەرگری شارستانیە ئێمەش بە باش مازانی بەرنامەی ئەو زارە تۆزێک باسی کار و چالاکیەکان و ڕێنماییەکانی بۆ خەڵکی سەر و چاوە و دەوروبەری چیە بەخێربەی
کاگالی جان سپاس بۆ ئێوە بەخێراتنی کەناڵی ڕەسەن دەکەین دەستان خۆش بێ تەبان کاتێکی گونجاوە کاتێکی زۆر باشە بە حکمی ئەوەی کە وەرزەکەی وەرزی بەرە وەرزی ئاگر دەچین وەرزی وشکبوونی پوش و پاوان دەچین بە خۆتان دەزانن لە وێنەکەدا دیارە هەموو ساڵێ ئەو کاتانە تیمەکانی ئێمە وەکو بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی ڕاپەڕین سەرجەم تیمەکانی ئێمە لە حاڵەتی ئامادەباشیدا دەبن بۆ هەر کارێکی نەخوازرا و لە کاتی هەبوونی ڕووداوەکانی ئاگر هەروەها چەندین ڕووداوی تر کە تایبەت بە بەرگری شارستانیە لەوانە بەنداوەکانی بۆ نمونە دوو شوێنوان هەیە کە خەڵک زۆر سەردانی دەکات وەکو بەنداوی سەر و چاوە هەروەها دەربەندی ڕانیە دەریاچەی دوکانی پێ دەڵێن ئەم شوێنانە ئێمە کارمەندانی ئێمە لە سەرجەم ئەو شوێنانی کە پێویستە لە حاڵەتی ئامادەباشیدا دەبن لە هەر ئەگەرێکی نەخوازراودا ئەگەر بێت و باسی ڕووداوەکانی ئاگر بکەین هەموو ساڵە ئەو کاتانە ڕووداوێکی زۆر دەبێت لە سنوورەکانی ئێمە بە حکمی ئەوەی سنوورەکانی ئێمە سنووری ئێمە سنوورێکی فراوانە پشدەر و بیتوێن و خۆشناوەتی لە هەموو ڕوویەکەوە زۆرترین یان بڵین فراوانترین سنوورمان هەیە لە چاو مەحافەزەکانی تر ئیدارەکانی تر بۆیە ئێمە هەموو ساڵێک وەکو گوتم لە حاڵەتی ئامادەباشیدا دەبین لە هەر ئەگەرێکی نەخوازرا ڕووداوەکانی ئاگر لەو کاتانەدا زۆر دەبێن و ئێمە کۆمەڵک ڕێنماییمان هەیە واتە لە کەناڵەکانی ڕاگەاندن لە سۆشیال میدیا لە کەناڵە بەڕێزەکەی ئێوەش کە ئاگداری هاوڵاتیان دەکەینەوە لە کاتی هەبوونی ڕووداوەکانی ئاگردا ئێمە ژمارەیەکمان هەیە ژمارەی شۆرکۆدی پێ دەڵێن ژمارەی 115 چونکە ئەم ژمارەیە باوە لە هەموو محافەزەکان لە هەموو پارێزگاکان لە ئیدارەکانیش سپاس بۆ کۆڕەکلیکۆم و ئاسیاسیل ئەو ژمارەی بۆ فری کردوینە چکە هەر کاتێک هاوڵاتیان پەیوەندی بە ئێمەوە دەکەن ئەگەر یەکەی پەیوەندیشان پێوەنە بێ وادە وەحدەشیان پێنە بێ ژمارەکە بۆ ئێمە دێ ئێمە وەکو گوتم بەشی کۆنتترۆلمان هەیە لەوێ بەشی کۆنتترۆل وەڵام دەداتەوە لە هەر شوێنێک ڕوودا و بێ هاوڵاتیەکە زانیاری دەدا بەو شوێنە دەڵێ لە فلان شوێنە ڕووداوی ئاگر هەیە ڕاستە خۆ تیمەکانی ئێمە بە زووترین کات دەچێت بۆیە هەندێک ڕێنمایم هەیە تایبەت بە ڕووداوەکانی ئاگر یاخود بڵێن چۆن ڕووداوەکانی ئاگر کەمکەینەوە چکە بۆ خۆتان دەزانن هۆکارەکانی دروستبوونی ڕووداوەکانی ئاگر ئیهمالی مرۆڤەکانە لە ڕاستیدا کاشێرزاد ئێستا بەڵێن پرسیارەکەشم لێوە ئێوە ساڵانە ئەوانەی دەستگا شتیان هەیە دەستگای کایە دەڕاستەیە کاکوتو شتەکان یانگۆ ساڵانە دەگەریان دانیش کۆ بنەوەی خۆتان دەگەریانەکەن چ ڕێنمایەکیانەکەن بەزەبت ئێمە ساڵانە پێش وەرزی دروێنەوە هەموو ساڵێ خاوەن ڕاستە و کاکوتەکان و ئەو ئامێرانەی کە دروێنە دەکەنەوە ئێمە کۆبنەوەیان لەگەڵ دەکەین بە لە سەرجەم ناحیە و قەزاکاندا بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەری زراعە بەڕێوەبەری ناحیە شارەوانیەکان هەروەها بەرگری شارستانی واتە ئەفسەری بنکەکە لە چ شوێنێک بێ یان نوێنەرمان بەشی هوەری ساڵانە ڕێنمایان دەدەنێ ڕێنمایان دەدەنێت کە ئامێرەکانی بەباشی چاک بکەن کۆمەڵک ڕێنمایی تایبەت بە خۆمان هەیە دەیاندنێ ئەو ڕێنمایانە و بۆ ئەوەی دوور بن لە ڕووداوەکانی ئاگر بۆ نمونە چەندین ئێستا بۆ نمونە دەڕاستەکان خاوەن دەڕاستە ڕێنمایان دەدەینێ کە ئامێری ئاگرگوژێنەوەیان دەبێ پێبێ یان کۆمەڵێک ئەدەواتی ترەکە کاتێک کە هەڕووداوێکی ئاگر هەبوو ڕاستەوخۆ بۆ خۆیان بتوانن کۆنتترۆلی کەن تاوەکو تیمەکانی ئمە ئاگدار دەکەنەوە ڕێنمایی بۆ هاوڵاتیان ئێستا بۆ نمونە وەرزی وەکو گوتم وەرزی ئاگرا گەنمەکان بەرە وشک بوون دەچن پوش و پاوان ئەگەر دیقەتان دابێتێ قەراخ جادەکان خەریکە بەرە وشک بوون دەچێ جیایەکە بەرە وشک بوون دەچێ دائیمان شۆفێرەکان یان بڵێ ئەوەی کە سایاقی ئۆتۆمبیلەکانیان سەر نشینەکان کاتێک کە لێ ڕێگا دەڕۆن لە شەقامە گشتەکاندا لە پێشودا حاڵەت بوو بەڵام ئێستا بۆتە دیاردا جگەرە فڕێ دەدەن لە ناو شەقامەکان ڕەنگە لەوانەیە ئەو جگەرەیە لە ناوەندی شەقامەکە نەمێنێتەوە ڕەنگە لەوانەیە بای بێ بچێتە قەراق شەقامەکە لەو کاتەدا ئەو جگەرەیە وردە وردە ئاگری لە پوشەکەی بەردەدا و وردە وردە تەشەنە دەکات و چەندین هەزار دۆنم دەسووتێ نمونەشمان زۆرە لە ساڵانی پێشوو
هەمووی هۆکارەکان دوای لێکۆڵینەوە هۆکارەکەی جگەرە بووە ڕێنمایەکی تریشمەوەیە کاک شێرزاد کاتێکە دەچینە سەیرانگاکان ناوچە گەشتیاریەکان بە حکمی وی ناوچەکانی ئێمە ناوچەیەکی گەشتیاری زۆری لێ هاوڵاتیان لە دەرەوەی ئیدارێ ڕاپەڕین دێن سەردانی دەکەن هەتا لە دەرەوەی وڵاتیش دێن سەردانی شوێنە گشتیەکان دەکەن ڕێنمایم بۆ هاوڵاتیانەوەی لە کاتێکە خۆشی و شادی خۆیان لەوێ بەسەر دەبن ئاگرەکان بەباشی بگوژێنەوە چونکە ئەم ئاگرە دەبێتە هۆی سووتانی چەندین هزار دۆنم ڕەنگە لەوانێت تەشەنە بکە تۆ ئەگەر ئاگرەکەت نەبژاندەوە دوای خۆت چێشتی پێ لێ دەنەیت چای پێ لێ دەنەی ئاساییە بەڵام دوای خۆت ئەو ئاگرە زۆر بەباشی دەبێت بگوژێنیەوە بۆ ئەوەی کارە ساد ڕوونەدا بەڕاستی دەست و چاوت خۆش بی پیشەکی پیرۆز کەسێکی مادوونە ناسن جێگای ڕێزن هەرچی بۆتان بکرێکەمە دەستی دەست و چاوتان خۆشببی مادوم کردی بینەرانی ئازیز و خۆشەویست بەرنامەی ئەو جارەی دەواازەی ڕەسەن لەسەر و چاوە کۆتایی هات تا بەرنمەیەشی تر و شوێنێکی تر ڕێز و خۆشەویستی مامەشێرە و بەختیار بێناسی بەخوای گەورەتان دەسپێرم خوای گەورە ئاگاداری هەموو لایەکمان بێت.